بۆ ئەوانەی لە نێو کەمپ و ژێر خێوەتەکاندا دەژین تشی ڕۆژ بەهێزتر و کاریگەرترە، بەڵام خۆ منداڵەکان گوێ بەمە نادەن. جەژنە. لە کەمپی حەسەن شام جگە لە جوڵەی منداڵەکان و گەڕان بەنێو تەپوتۆز و چێشتنی گەرما شتێکی دیکە بەدی نەدەکرا. بەڵام گرنگ چێژوەرگرتن لە جەژنیان بوو، ئەگەر تەنانەت بە فەڕەی ماتۆڕێکیش بێت. ئێستا بۆ شۆ دەچن؟ دەڕۆین هەر بە ناو کەمپەکەدا دەسوڕێنەوە. بە چەند؟ 3 کەس بە 250 دینار. هەموو ڕۆژێک تۆم کارە ئاکەیت؟ نا بەس ڕۆژانی جەژن. بەشێک لە منداڵانە هەر لێرە و لەم کەمپە لەدایک بوون، بەشێکی دیکەشیان لێرە پێیان گرتووە. لە خەیاڵی منداڵانەیاندا پانتایی زەوی تا پەرژینی تەلبەنکراوی کەمپەکەیانە. لەژێر سێبەریەر خێمەیەکدا چیرۆشێک هەیە. ئەم ژنە گەورەکردنی 6 منداڵی لە ئەستۆیە. هاوژینەکەی لە شەڕی مووسڵ بە بۆردومان کوژراوە. کوڕە بچووکەکەی نەخۆشە و لەسەر زەوی چیمەنتۆکراوی خێوەتەکان ڕاکشاوە. پلەی گەرمی لەشی بەرزە و دایکیشی پەیتا پەیتا فێنکی دەکاتەوە. من ناحية المادة من ناحية كل شيء ما عندي أنا معين هذول بارودۆخمان زۆر خراپە لە ڕووی داراییەوە لە ڕووی هاوکاریەوە زۆر خراپین. منداڵەکانیشم بچووکن و کەسێکیش نییە کارمان بۆ بکات بۆ ئەوەی هاوکارمان بێت. ئەو کەیف و خۆشیی منداڵانی کەمپ هەیان بوو بۆ خوشک و براکانی سالە ماوهانیە. لەگەڵ بێکارەبایی و گەرمای سەرووی 46 پلە بە دیار چارەنووسی سالم ڕاماون. منداڵەکان لە دەرەوە شت دەبینن و داوای دەکەن. بۆ ئەم جەژنە داوای جلوبەرگیان لێ کردم، بەڵام ناتوانم بۆیان بکڕم. کەمپی حەسەن شام لە سنووری پارێزگای هەولێر ساڵی 2016 بۆ ئاوارەکانی شەڕی مووسڵ دروستکراوە. دوای 4 ساڵ لە کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ هێشتاش 6842 ئاوارەی تێدا دەژین. لە چوارچێوەی کۆچی پێچەوانش 200 خێزانی دیکە لە سنووری نینەوەوە دووبارە ئاوارەی ئەم کەمپە بوونەوە. بەمەش کۆی گشتی خێزانەکانی نێو کەمپەکە دەگاتە 1300 خێزان. بەهرۆز فەریدون ڕوودا و کەمپی حەسەن شام.